كڕێ دەکەیت لەسەر خۆ تەواوی شار بە حەسرەتە دەڕوانە ڕەنگی تۆ تەلار سازیەکی لێ هاتوو بە ئەندازە کێشاوی بەم هەموو سیحر و فیتنەیە بۆچی لە من تۆراوی زینگی بەفری چیایە تیشکی لێ هەڵدەقوڵێ هەر کەس سەیری ئەو مەمکە کارامی لێ دەبڕێ گەردنیش و شەی شەرابە مەی تێدا دەخورێتەوە هەرچی غەمی دنیایە بەو ڕووە دەسڵرێتەوە کوڵمەی وەک سێوی سوورە شاوی وەک شەوی ئەڵدا کەس نییە وەک ئەو نازدارە لەم دەور و لە مایدا هەموو فۆرمی ئەم جەستەیە جادو دەکات لە بینەر وەک مەستی ناو مەیخانەیە عەقڵت دەباتە دەر سەرتاپای گوڵ و ڕەیحانە هیچ کەمی تێدا نییە جوانتر لەم نەخشەی خودایە لەم جیهانەدا نییە دەلەم ژیانە خاڵی سەر کوڵمەیالی جێگەی تیر و نیشانە کە شۆخەکەم ڕێەکە لەرزە هەژێ لە ژێر پێی ئەو لەرزە و لارە گەرمە کێ هەیە تێر بێ لێ ئەو چەناگەوە و لێوە ئاگرە خاتە گیانم چی بڵێم لەو هەموو شۆخیە واگیری کرد زەمان